بزافن آلین عراقی بو رازیکنا فراکسیونین کردی لپارلمان عراق به وگریانا ابو بغدا بردوامه. حزب دعوا و حزب دسالدار عراقی شانده که بلند شاندی سلیمانی هیا کو گوتو بیجان لگل آلین هرمه و فراکسیونین کردی دا بکد هیا کو رازی بکه وگرنه بغدا و پشکداری ده جیوینا پارلمان عراق دا بکن. هفدم شاندی حزب دعوا بناوی سروک وزیر عراق دا خازه لبورین لفراکسیونین کردی کرده. هیاکو بویرا هف آوای سه نیسانه لپارلمان عراق رودای رونده و پشت راستی دا آلیان کردی کوره که نادن به چه آوایی که بویرن هف آوا جارا کدن دوباره ببن. نتمنى على إخواننا في كل ئێمە هاتوونەتە ئێرە تا لە نزیکەوە داوای لێبوردن لە فراکسیۆنە کوردیەکان بکەین و بەڵێنیان بدەینێ کە ڕووداوەکانی ڕابردوو دووبارە نابێتەوە. معالجة المشاكل شانده حزب دعوا جه علی علاق و عامر خوزاعی پیکار بون ده سردان دا بو سلیمانی لگل فراکسیون یکتی و گوران به جدا جویان. سروکا فراکسیون یکتی جی رادگهنه. او جاره بریارا وگران بو بغدانادن هیا کو روژا دوشنبی لگل آلین سیاسی هرمه بجون. ئێمە وەرەقەیەکمان ئامادە کردووە بەرچاوڕوونی بۆ هەموو حیزبەکانمان بۆ مەکتەبی سیاسیەکان و داواشمان کردو کۆبوونەوەکە بکرێت پێمان ڕۆژی دووشەم ئینشەڵڵا احتیمالە پێشتریش بێ ئەو کۆبوونەوە ئەکەین بۆ ئەوەی کەوا ئێمەش دوا قسەی خۆمانمان هەبێ بۆ گەڕانەوەمان بۆ بەقا ئینشەڵڵا قسەی لێکراوە بەڵام خۆ ئەبێ هەموو لایەنەکان ئامادە بن خۆ مەوزوعەکە قەزیەی هەر سیاسی نیە لۆجستیشە شوێنەکە و کاتەکە گونجاو بێ بۆ هەموو لایەکە بەڵام ئینشەڵڵا ڕۆژی دووشەمە کۆبوونەوە ئەکرێت. هر ده کوانه سردان آوانده بو سلیمانی شاندی سردان نو شیران مصطفی خرگیش تفگارا گوران کرو بریاره لگل آلین دنجیب جوه. اف سردان شاندی حزب دعوا بو سلیمانی پشتی ویکته که دچان روژن درباز بوده سروکی پارلمان عراق سردان باجر سلیمانی کرد و دگل بشک جه فراکسیون کردی جویا. لی سردان انجامه که وها نبو به ویکی فراکسیون کردی راضی بکد به وگریان بو بغدا.